ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەی ڕاڤە خوێندنەوەیەک بۆ دۆخی سیاسی عێراق و خوێندنەوەیەک بۆ لایەنی دەستوری و یاسایی و جێبەجێکردن یا جێبەجێ نەکردنی بڕگە دەستوری و یاسایەکان لە عێراق گفتوگۆم تەوراکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکی دایەت جەمال قەرەداخی مافپەروەر. کاکی دایەت بەخێر بێت و خۆشحاڵین. بەناوی خوای گەورە بەخشەنەوە و میهرەبانەوە زۆر سپاستان دەکەم و هیوای سەرکەوتن بۆ کەناڵەکەتان و بۆ بەرنامەکەتان نەخوازم و زۆر سپاس خۆشحاڵم. کاکی دایەت ئەوەی کە لە دوای هەڵبژاردنەکانی دەی 2021 لە عێراق ڕوویا بە تایبەت لەو هەموو هەڵکێش و داکێش و دۆخ و تەنگەژەی عێراقی گرتووەتەوە، ئێستا کێشمەکە بە ئاستێ گەیشتووە کە قسە دووبارە لە دەقات دەستوری یاسایەکان ناکرێتەوە و جارێکی تر باز لەواکرێتەوە کە ئایا بۆ نمونە هێزی ویلایەتی سیاسی هەیە لە پەرلەمانی عێراقی کشاوەتەوانێ و تێگڕا لیستەکە پێکەوە ئیستیقالیان پێشکەش کردووە. لە لایەکی دیکەوە هەندێک هێزی سیاسی داوای هەڵۆشانەوەی پەرلەمانی عێراقیەکەن بەشێک لە یاسەناسەکان کاڵێن هەڵۆشانەوەی پەرلەمانی عێراق و دووبارە ئەنجامدانەوەی هەڵبژاردنێکی پێشوەختی دیکە کارێکی قورسە. هەموومانە وای لێ ینی وای کردووە کە لە میدیاکانەوە ئێستا گفتوگۆ مشتومڕێکی زۆر هەیە لەسەر دەستوری عێراقی و لەسەر یاساکانی عێراق. پێم خۆش لەو بڕگەیەوە دەست پێ بکەین کە زۆر جارەوترێ دەستوری عێراق دەستورێکی باشە بەڵام لە بواری جێبەجێکردنا کەم و کوڕی هەیە. جەناب دۆکو مافپەرۆرێک وەکو شارەزایەکی واری یاسا فعلا دەستوری عێراق دەستورێکی باشە لە ڕووی جێبەجێکردنەوە خراپە یان ئەوەی کە دەستورەکە لە ئاسی پێویستان نییە و لەگەڵ دۆخی کۆمەڵایەتی کۆمەڵگەی عێراقە ناگونجێ. ئەوەی ڕاستی بێ عێراق 100 ساڵ زیاترێکە کە دامەزراوە هەتا ئێستا دەستورێکی بەو شێوەیە کە هەموو نەتەوەکان و ئاینزادەکان و شڵم عێراق خۆتەزانی فرەنەتەوە و فرە دین و فرە مەزهەبیە مافەکانی بە جوانی دیاری نەکراوە، بەڵام خەلەلەکەی لە جێبەجێکردنەوە ئەویش ئەوەیە قبوڵ نەکردنی یەکتریە. هەتاکو قەزەی ئەو دۆخی کە دوای هەڵبژاردنیش بەسەر عێراقا هاتووە هەر دەگەڕێتەوە بۆ قبوڵ نەکردنی بەرامبەر، یعنی کە لایەنێک دۆڕا مستەحیلە دان بە دۆڕانی خۆی نابێت و دەسەڵات تەسلیم بکە. ئەو شێوەیە کە لە بیدایەتەوە هاتووە تاکو ئێستا چ لەسەر ئاسی کوردستان چ لە ساسی عێراق سازان تەوافق، یعنی کە تۆ بە سازان و بە تەوافق حکومڕانی بکەی چ حکمەتێ بۆ هەڵبژاردن ئەمێنێت خەڵک لایەنە سیاسیەکان پێشبڕکێ بکەن بۆ هێنانی کورسی زیاتر، یان چ دەورێکە بینێ ئەگەرەوە هەموو شتێ هەنێ مەسائل هەیە پێویستە بە تەوافق بکرێ وەکو بەدیلێکی محکەمەی ئیتیحادی لە محکەمەی مەجلیسی ئیتیحادی مەجلیسی ئیتیحادی پەرلەمان، چونکم لە وڵاتە فیدراڵیەکانە دوو نوع پەرلەمان هەیە، پەرلەمان نوێنەری گەل، پەرلەمانێکیش نوێنەری هەرێمەکانە ویلایەت و کارتۆنیەکانە. ئەوە بۆ چییە؟ بۆی هەندێ ویلایەت هەیە هەندێ هەرێم هەیە ڕێژەی دانیشتوانی زیاترێکە، هەنێ ویلایەتیش هەیە ڕێژەی دانیشتوانی کەمترێک وەکو ئێستا عێراق کورد قەت نابێتە ئەکسەریەت لە پەرلەمانی عێراقە، بەڵام بۆی مافەن قەومی و نەتەوایەتەکانی و بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان پارێزرا بێ ئەو ئەنجومەنە پێک دێکە لە دەستوری شاهاتووە لەوێ وەکو کۆنگرێسی ئەمریکی و مەجلیسی شیوخەیە. کۆنگرێسی ئەمریکی بە زۆرینە و کەمینە مەشروعەکان و پرۆژەکان ئەڕۆن یاساکان، بەڵام لەو لەوانەیە مەجلیسی شیوخی مافی فیدیۆ و ڕاگررتنی هەیە کە نوێنەری ئیقلیمیەکانێکایە لەوێ تەوازن دروست ئەبێ. لە عێراق تا ئێستا ئەوە نەکراوە. ئەو تەوافقە بۆ هەندێک مەسائیلی قەومی حساس کە نەبێتە ئەوەی کە بەهێزەکان زەعیفەکان بخۆن، بەڵام نەک بۆ ئەوەی کە دابەشکردنی کورسی و دەسەڵات و پۆست و ئیمتیازات هەمووی بە سازان و بە تەوافق بکرێ. خەلەلەکە ئەلەوەی نەک لە دەستور نا دەستورێکی ڕێک و پێک بە تاریخی عێراق دەستوری وا ڕێک و پێک و باش نەنووسراوەتەوە. بەڵام کاکی دایەت سەبارەت بە پرسی سازان و تەوافق و شەراکەت، ینی ئەم بابەتە بۆیە هێنراوەتە ئارا لە بۆ کۆی کە جەنابەت باست کرد عێراق وڵاتێکی فرە پێکاتەیە لە کورد و سونە و شیعە و یەزیدی و مەسیحی زۆر پێکاتەی تریش کە ئەم تەوافق و سازانە بۆ ئەوەی کە بەڕاستی جیهەتێک باڵا دەست نەبێت لە عێراقەوە و جیهەتێکی تریش
مەزلوم نەبێ. بۆ نمونە ئەگەر تەنها پشت بە پرەنسیپی هەڵبژاردن ببەسرێ ئاشکرایە کە عەرەب لە عێراقا یەکەمە بێت و لەناو عەرەبیشە عەرەبی شیعە باڵادەستە بێت و بۆی هەیە ئەم باڵادەستیەی دەست بەسەر ئەوانی تر و کەمینەکان و مافەکانیان پێشێر بکات و دووبارە ئەو حکوومەتەی کە لە یان ئەو شێوە حکومڕانی لە سەردەمی بەعسا هەبوو دووبارە لەسەر دەستی شیعەکان دووبارە بێتەوە. هەز ناکەی ینی پێداویستی ئەو بابەتە ئەو سازان و تەوافق و شەراکەتی هێناوەتە بوون. ئەوەش لە سەرهەڵیەرداوە لە ئەنجامی جێبەجێکردنی دەستور تۆ باسی سونە ئەەکەی ئەگەر یا شیعەکە یا ئەوانە هەرێمەکان دروستکەن بەسێ مەحافەزاتوانی هەرێمە دروستکەن سونە چەنێ هاوارەکە داوای دروستکردنی هەرێمی سونیەکە بە قسەی ناکەن بەسڕا داوای دروستکردنی هەرێمی بەسڕاکە لە بینی عەمارە و ناسریە دروست ناکات ناوچەی فورادی ناوەڕاست نەجەف و کەربەلا و ئەوانە داوای دروستکردنی هەرێمەکەن جێبەجێ ناکەن چون ئیمانیان بە فیدراڵی نییە یعنی کە تا ئێستاژەت بینی لە کەمینان و بڕیار لەسەر بڕیاری شۆفینی بە عەقلەتێکی باسییانی کۆنەوانە دژاری هەرێمی کوردستانەکەن ئەوەی قەناعەتیان بە فیدراڵەکان هەیە تۆ ئەگەر هەرێمەکان دروست بێ ئەو مەجلیسی ئیتیحادیە دروست بێ پەرلەمانە نوێنەری هەرێمەکانی تیاابێ بە تەوازن هیچ قەرارێ دەرنەچێکە لە ساڵحی هەرێمی کوردستان یا هەرێمی سونە یا هەرێمەکانی شیعە نەبێ کەس ناتوان حەقی کەس بخوا بەڵام غیابی ئەو مەجلیسە و ڕێگرتن لە جێبەجێکردنی دەستور و عێراق ببێ بە فیدراڵێکی ڕاستەقینە ئەوانە شتانەی دروست کردووە ئەنا زۆرینە و کەمینە بۆ نییە تو زەمینەوان زۆمینە و کەمینە و سازانوانە بۆ پاراستنی حەقی شیعە و سونە و کورد بەکارنان بۆ کێکەکەیە دەسەڵات و کورسی و ئەوانە بێ ئەوەی کە شکست ئەهێنە لە ئینتیخاباتە ئەوێ هەر باڵادەست بێ هێزی هەیە چەکداری هەیە ئەو شتانەیە هەنیەوە نییە بڵێ لە دەستورە پێ لە دەستور عیلاجی بۆ هەموو شتێدانەوە بەڵام جێبەجێ ناکرێت. بەس کاگە هیدایەت لە سەروی کە جەنابەت باسێکی کە نیان هێشتووە هەرێمی تر دروست بێت ئەنجومەنی فیدراڵیش کە هەردووبارە بەشێکە لە تەواوکردنی یا تەکاملی پرۆسی حکومڕانی لە عێراق تا ئێستا ڕێگە نەدراوە ئەنجومەنش دروست بێت یعنی خوێنەوە تۆچی بۆی کە ڕێگە نادرێت هەرێمی تازە دروست ببێت ڕێگە نادرێت ئەنجومەنی هەرێمەکان دروست ببێت ینی جێبەجێ نەکردنی دەستور بۆ بەم ئاستە گەیشتووە ئەوەیە ئێمە چۆن کورد ئەڵێین کاتێک کە عێراق دامەزا دوایی حربی عالەمی یەکەم کوردستان بە ناچاری لە کێنرا بە عێراقەوانە چون کورد ئیمانی بەوە نەبوو کە ببێ بەبەر شێرە عێراق و داگیر بکرێ ئێمە لە هەموو ڕوویەکەوانێ نەتەوەیکی سەر بەخۆین جوغرافیا زمان کەلتور هەموو شتێک ئیلا دینەکەمان بڵێ مشتەرەکە مسلمانی هەموو شتێکمان جایە بەڵام پرس بە کورد نەکە ڕای کورۆنەیە بێ ئەو وەختەش کە سەدام ڕووخا ئەم سیستەمی فیدراڵیە هات ئەم سیستەمی دیموکراتیە هات عەرەب زەعیف بوو تەنها کورد خاوەنی کیان و فیدراڵی و ئەمە لە ساڵی 92 وانەیە کە پەرلەمان و حکومەتی هەرێم دروست بوو ئەو وەختە ئەو دەستورەکە نووسرایەوانێ ئێستا عەرەب ئەو عەقلەتەی عێراق دان بۆ فیدراڵیانانێ یعنی ئێستاش ئێستا لە میدیاکانەوانێ تەنها کورد ئەڵێ عێراقی فیدراڵ یەک کەس با لە عێراقی فیدراڵ یعنی کاچیتە بەغا عێراقێکی مەرکەزیە کە هیتە کوردستان هەستەکە عێراق فیدراڵیە اعتراف بە دیموکراتیەت و فیدراڵیە ناکەن ئێستاش هەر لەسەر شۆفێنیەتەکەی و عەقلێتەکەی جارانن کاکیداد با لەسەر دادگای باڵای فیدراڵی قسە بکەین لەو ماوەی ڕابردوو ئەم دادگایە ژمارەیەک بڕیاریان ژمارەیە قەراری دژی هەرێمی کوردستان دەرکرد ئەم دادگایە وا بڕیار بووە کە دروست بکرێت لە پێکهاتەی کورد و عەرەب و سونە دروست کرێ و مەسلەحەتی گشتی عێراق لە بەرچاو بگرێ نەک بۆ نمونە لایەنێ بگرێت و دژی لایەنێکی تر بێت خوێنەوە چی بووی کە مؤسسات لە عێراق هەمیشە بەلاڕێیا برێ بۆ نمونە گەر ئەنجومەنی فیدراڵی دروست نەکراوە خۆ دادگای باڵای فیدراڵی دروست کراوە بەڵام ئەم دادگایە دەربڕی خواستی عێراقیەکان نییە دادگای فیدراڵی ناتوانێت بێتە بەدیلی مەجلیسی فیدراڵیەکە لەبەرەوەی دادگای فیدراڵی بە ڕێژەی دانیشتوانەکە حاکمی لێ وازام دوو نوێنەری کوردیتیایە نوێنەری شیعەکە زیاتر سونەکە زیاترێکە بە زۆرین و کەمینە و ئەوانە دەرەکات و دووەمیش لەو زروفی دوای ئینتیخابات ئەو قەرار دەدێت ئەو قەرارانەی کە بۆ دژی کوردستان دەرکردووە لە پێشتر بۆ دەرناکرا بۆی زەختێ بێ لەسەر کوردستان بەدڵی لایەنێکی پەیوەندی چێرە پرۆسەی سیاسیە و داواکاری و متاڵبەکانی ئەو لایەنە جێبەجێکات و ئەمانە بەڵام نەقسیش لە خۆمانەوە هەیە بۆ نمونە ئێمە ئەندام پەرلەمانمان هەیە لە پەرلەمان مەسئولینمان سەرۆک کۆمار کووردە کە پارێزگاری لە دەستوری عێراق بێ بکات عێراق وەزیرمان هەیە مدرعاممان هەیە ئەمان یعنی ئەدبینی عەرەبێکی شۆفینی لە ناو شیعەیە یا لە ناو سونەیە دەچێت سکاڵا تۆمارەکە لەسەر
هەرێمی کوردستان محکەمەی فیدراالیش وەکو پێم وتی لایانی شۆفینی باڵی گرتە بەسەریێوانێ قەرار لە زردی وانە تا ئێستا نەماندی ئەندام پەرلەمانێکی کورد یا وەزیرە یا سەرۆک کۆمار سکاڵای لەو محکەمەیە تۆمار بگات لەسەر جێبەجێنەکردنی مادەی 140 یعنی خۆ من دەزانم بە سکاڵایە مادەی 140 جێبەجێ ناکرێ هەندێکی نێودەوڵەتی و ئیقلیمی و ئەوانەی پێوەڵە هەر بۆ احراجکردنی ئەو محکەمەیە کاڵێم پارێزگاری لە دەستورەکەین لە فەرمەوە دەستورە وای لە 2007 وانێ مادەی 140 جێبەجێکرا بۆ تاسە جێبەجێنەکە با قەرارێک دەرکا لەسەرەوەی کە مادەی 140 جێبەجێکرەوە تا ئێستا دیوتە کوردێک لە بەخا بێ سکاڵایەک تۆمارکە لەسەر جێبەجێنەکردنی مادەی 140 ئەوە محکەمەی ئیتیحادیەکەش وەکو پەرلەمانێکی کوردستان هەر پشت بەسرە بە زۆرینە و کەمینە تەنها حەلێک بۆ چەسپاندنی مافەکانی نەک کورد بە تەنیا هی سوننە هینی شیعە هەموو ئەوە دامەزراندنی ئەنجومەنی فیدراالیە کە لە متەمسیلی ئەو کۆمەلگایە ئیقلیمەکانەکات و هەرێمەکانەکات پێشتر دامەزرانی سیستەمی فیدراالی بەپێی دەستور کە هەر سێ محافەزەی خواستی هەبێ بۆ دروستکردنی ئیقلیمێک دروستی کات ئەو وەختە نوێنەری ئەقالیمەکان لەو مەلیسە هەن حافظ لە مافەکانی خۆیان نەکەن هەش قەرارێک لە پەرلەمانی عێراق دەرچێ دژی پرەنسیپەکانی ئیقلیمێک بێ کۆپێک هاتەیەک بێ ئەتوانێ ئەو ڕایگرێ ویتۆی بکە بەڵام کە گیدادەوەی کە جەنابەت باسەکەی بۆ نمونە کەس سکاڵای لەسەر مادەی 100 جێبەجێ نەکردنی مادەی 140 نەکردووە بۆ نمونە زۆر جار لە پێکێنانی ئەو چەند کابینەی حکوومەت عێراقیە کە هەمیشە کورد مشارەکە ئاکات پێشوەختە لەسەر وەرەقەیەکی سیاسی ڕێیەکەون یعنی هێز و لایەنە سیاسیەکان کۆمەڵێک بەڵێنێ لەوەی کە مادەی 140 جێبەجێکەن بوجە و موچەی خەڵکی کوردستان دابین کرێ لەسەر برسی وزە و دەرهێنانی نەوت و چۆنەتی هەناردەکردن و چۆنەتی هاوبەشیکردنی هەرێمی کوردستان لە عێراقا کۆمەڵە بڕیارێک دەرەکرێت لە پاڵیا بۆ نمونە پرسی مەشق پێکردن و چەکدارکردنی هێزی پێشمەرگەی کوردستان و کێشانی نەفەقەی هێزی پێشمەرگە لەلایەن حکوومەتی فیدراالیەوە هەمومانە لەو وەرەقانەیە جێبەجێکرێن و ڕەنگە زۆر شتی دیکەش بەڵام حکوومەتەکانی عێراقی ملزەم نابن پێوەی هەنی هەز ناکەی قەرارەکە قەرارێکی سیاسیە ڕاستەکەی لایەنەکانی عێراقی ئیلتیزامی پێوە ناکەن بەڵام لە بەرامبەر ئەوانەشا لایەنەکانی کوردیش بێدەنگ ئەبن نان اتفاقیە ئیجراعات بکەن و هەڵوەشێنەوە مان بگرن بایکۆت بکەن هەڵوێستێکیان هەبێ بڵێن بۆ جێبەجێنانی من لەسەر ئەو وەرەقەیە ئەو حکوومەتەمان پێکهێناوە کە لایەنێک پێشێلیەکە بێ لایەنێکەش ڕەدی هەبێ وانە ڕەدی ئەوانیش بێڕەدن ینی پێ دەڵێم حکوومەت عەرەب بە شیعەتەوە بە سوننەتەوە تا ئێستا عەقڵێتی ئەویان نییە دان بە فیدراالیان ناڵێن ڕازینی مەم سیستەمە یعنی چۆن پێ دەڵێم کاتێک کورد بە ناچاری لە کێنراوە بە عێراقەوە کە سەدامی ڕووخا عەرەب لە زەعیفە بە ناچاری بۆ دەستورە ڕازی بووە عەقڵێتی دیموکراتی و فیدراالیان نێدان بە فیدراالی دانێت دۆدان بە شتێکانەی بەس بۆەوەنە ئەو وەرەقەیە دانێن تاوەکو کورد ڕازی کە بچێتە حکوومەتەوە بەڵام باشەکە پێشێلیەکە کورد بۆ بێدەنگە بەڵام کە زیادەوە پەیوەندی بۆ نییە کە کورد کەمینەیە هەر لەبەرەوەشە بۆ نمونە کەمینەکان لە دانانی دەستوری عێراقیە جەختیان لەوە کردوەوە کە بێ بنەمای سازان و تەوافق و شەراکەت ڕەچاو بکرێ بۆ نمونە هەرەوەی کە لە هەمواری دەستوری عێراقیە بڕگەیەکی جامت هەیە لەوەی کە بێ سێ محافەزە گەڕەتی ئەم هەموارە بکات دەستورەکە ناتوانێت هەموار بێتەوانەیە ئەنی ئەمە هەموو لەوە نەهاتوو کە کورد مەترسی هەیە ئەوی لە ڕابردوو بەر لە 2023 بەسەری هاتوو دووبارەش بەسەری بێتەوە لەگەر ڕێزمە پرسیارەکانی تۆ هەرەگەڕێتەوە سەر هەمان نەوع و هەمان وڵامی هەیە ئەوانە ئیتراف بە فیدراالی ناکەن ئەگەر ئەو ئیقلیمانە پێک بێن پێویستیمان بە پەرەنسیپی زۆرین و کەمینە نابێ ئەو پەرلەمانە ئەنجومەنی ئیتیحادی ئەبێتە دەرعێک بۆ مافەکانی کەمینەکان بە تەسەوری تۆ چارەسەر بۆ کورد چییە لەوەی کە ئەگە بۆ نمونە عەرەب کە ئەوە زیاتر لە 70 ساڵە بەردەوام پێشێلی مافەکانی خەڵکی کوردستانەکە و دەستور جێبەجێ ناکە و ئەوی لەو ماوەی ڕابردووش بینیمان پێچێ جۆر لە جۆرەکان دەستور لەم قۆناغەیە تووشی جۆرێک لە هەڵپەساردنیش بێت ئەوە من زیاتر وەکو سیاسەتمەدارێک و ئەوانە لە دانیشتەکانی ڕێکەوتنەکانی کورد و حکوومەتی عێراقانی مەسەر چۆن لە دەستوری عێراقی بە شێوەیەکی جوان نووسراوە تەوانێک کۆمەڵێ شتیان داناوە کە ڕێگرە لە دەستکاریکردنی دەستورە مەجبورن ئەو دەستورە وەکو خۆی من وەکووت سێ یەک لەسەر سێ محافەزە ڕەتی کاتۆ ناتوان نەدەمێ بۆ دەستوریان تعدیل کردبووە تعدیل کردبووانێ دەمێ بوو ئیقلیمی کوردستانیان هەر نێشت بووانێ مافەکانی کوردیانە بەڵام کۆمەڵێ بەربەست لە ناو دەستورا دانراوە تۆکەی ئەو وەرەقەی ئەعمالی پێڵن
بەرنامی کاری و حکوومەتە کە پێیگەی لەسەری کۆمەڵێن نقاط دانیە کە ڕێگر بێ لەوەی ئەو حکوومەتە نەتوانێت پێشێلی ئەو کارنامەیە بکەمە ئیجباری کە لە جێبەجێکردنی ئەوە حالەکەیەتی بەس نەک هەر بنووسێتەوانی ئێمە ڕێککەوتی نەبێ مادی 140 زیندوو بکرێتەوانێ ئیشی لەسەر کرێ پێشمەرگە مافەکانی خۆی وەرگرەیە کە بەشێکە لە سیستەمی بەرگری عێراق یعنی تەنانەت بەسیترین شت کورد زمانێکی ڕسمیە لە عێراق لە زاخۆ تاک و فاو بەڵام بینی هەن لە هەرێمی کوردستان ڕسمیە کوا لە بەغان نووسرا و لە محافەزەکانی کە ئیش بە زمانی کوردی یەکرێ وانە قەیناکە تۆ یەی بەرنامەی کاری حکوومەتەکە ئەنووسیت کۆمەڵێک خاڵ وابێکە ئەو حکوومەتە ناوچار کات ئینتیزام پێوە بکات نەک هەر بێتە نووسینی سەر وەرەقاوە لە کاتی گفتوگۆ و داڕشتنی بەرنامەکە چۆن دەستورەکە ئاوبەڕێک و پێکی نووسراوەتەوە کۆمەڵی خاڵدانراوە کە بە هیچ شێوەیەک حکوومەت ناتوانێت دەستکاری عێراقی دەرناڵی ئەو دەستورە بکە لە پێچەنانی تازەی حکوومەتە لە دوای 2023ەوە بۆ مدەتێک سونە بایکۆتی بەشداریکردنی کرد لە حکووم لە عێراقا بەڵام ئەوەی کە بینیمان یعنی و دەرەنجامانەی سونە پێیگەیشت دوای ئەوە بوو کە هێزە شیعەکان منتیقە سونیەکانیان داگیر کرد و قەتڵ عامێکی زۆر و ڕەشەکوژێکی زۆر بەرامبەر بە خەڵکی سونە کرا و بە زۆر لە جۆرەکان ڕووبەری مشارەکەی سونە هێندەی تر بچوو کرا ینی هیچ دەستکەوتێکی سیاسی گەورە بۆ سونە بەدەست نەهات لە کشانەوەی سونە نەبوو لە حکومەت ئەو شتانە هاتە ئاراوە لە داگیرکردنی ئەو منتیقانە لە ڕێگای داعشەوە و داعشیش چییە هەر دەستکردی ئەو وڵاتە ئیقلیمی و نەودەوڵەتی و ئەوانەی خۆ داعش لە ئاسمانەوە هاوکاری بۆ نایە هەربێ مەجموعەیەک وڵات هەیە لە دەرەوەی عێراق هاوکاریانەکەن ئاگادێکن ئەو داعش دروست بوو بەهانەیەکیش بۆ ئەو شیعانە کە دەست بگرن بۆ منتیقە سونەکان و ئەمانەیە ئەوە شتی تری لە پێشەوەیە نا ئەوە یەکە سونە لە حکوومەتی عێراق شایەوە شیعە هجومی بۆ کرد و منتیقانێکە نا لە ئەنجامی گەهاتنی داعش و دەست بەسراکردنی ئەو ناوچانە بە ناوی ڕزگارکردنی ئەو ناوچانەوە هاتن ئەو ناوانیان کۆنتڕۆڵ کرد کاک هیدایەت تەسەورەکەی دەستوری عێراقی هەڵپەسێر درێت بەهۆی ئەم گرژیانی کاتون تارەوە دەستوری عێراقی هەڵپەسراوە کە ئیشی پێ نەکەیانشی بە چی مادێکی ئیش بێ هەتا ئێستا نزیکی 60 قوسوور مادە هەیە کە لە بەرژەوەندی کووردە ئیشی پێ ناکرێت کە تۆ شتێک ئیشی پێ نەکرێ یعنی سڕ بووە وانە ڕاست کاکی هیدایەت تەسەورەکەی بۆ نمونە بابەتی کێسە بەشێ لە هێزولیان سیاسیەکان بە تایبەتی جەماعەتی موقتەدا سەدر داوای هەڵۆشاندنەوەی پەرلەمانی عێراقیەکەن لە کاتێکە بۆ نمونە ئەم خولەی کە ئێستا پەرلەمان دەست بەکار بووە بۆ خۆی هەڵبژاردنێکی پێشوەختە بووە جەناب ئاگاداری کە ساڵێک بەر لە تەواوبوونی مودەتی کاری پەرلەمانی هەڵبژاردنێک تازەکراوە ئێستا دووبارە کە هەڵبژاردن هێشتا حکوومەتی پێک نهێناوە جارێکتر داوای هەڵبژاردنێکی نوێکرێت تەسەورەکەی لە ڕۆ قانونیەکەەوە ئاسانە بێت کە جارێکی تر هەڵبژاردن لە عێراق ئەنجام بدرێت لە ڕووی قانونیەوانێ ئاسانە هەموو ساڵی هەڵبژاردنێ بکرێت بەڵام ئەوە گرانە تۆ ئەتراف بە ئەنجامەکەی بکەیت کە لایەک جیهەتی شکستی هێنا بڕوای بەدەستا و دەستکردنی دەسەڵات هەبێ یعنی انتخابات چێ با لە جاتی 4 ساڵ کەڕەتێ بکە هەموو ساڵ انتخابات بکرێت بەڵام کە تۆ اعتراف بڕوات بە دیموکراتی نەبێ بڕوا بە دەستا و دەستکردنی دەسەڵات نەبێت چی بێ مەسەلەن ئێستا سەدر داوای هەڵۆشانەوەی پەرلەمان ناکات گریمان هەڵبژاردن ئەکرێتەوانی ئەمجار لە جاتی 73 کورسی 100 کورسیەنە وانە لانی بەرامبەر هەیە وەکو ئێستایە وانە ینی چی لە مەسەلەکە ئاگۆڕێ ینی کێشەکە کێشەی هەڵبژاردن نییە کێشەی قوبوڵکردنی یەکە قەژەی بڕوابوون بە دیموکراتیە کێشەی بڕوابوونە بە دەستا و دەستی دەسەڵات ئەوە کێشەیە یعنی لە عێراقا دیموکراتی دەور نابینێ هێز دەورە بینێ کێ بە قووەت بێ ئەوە دەسەڵاتە کورسی هەبێ کورسی نەبێ دەرچێ دەرنەچێ سوڵتە تەسلیم ناکە کاکی ئەگەر لایەنە منافسەکانی سەدرەکان بیانەوە ڕێگری لەوە بکەن کە هەڵبژاردنێکتر لە عێراق ئەنجام بدرێ لە ڕووی قانونیەوە پشت ئەستورن لەوەی کە ڕێگە بگرن لەوەی کە هەڵبژاردنێکتر ئەنجام بدرێ تووشی تەشە نووزە بێت هەڵبژاردن ینی حکوومەتەکە تشکیل نابێت ینی حکوومەت بەجێ دەرگیر بیانی تۆ پەرلەمانە بینیت هەست کاتێ هەر دەقێ بیانەوێت جەماوەر کۆنتڕۆڵێکە مقاومەی ئەو جەماوەریان پێ ناکرێت حکوومەت بەڵام شتێکی کەشی لە عێراق عەجایبانی عێراق دەوڵەتێکە زۆر عەجایبی ڕووە لە هەموو سیستەمی وڵاتان و دنیادا کاتێک کە پەرلەمان کۆنتڕۆڵ ئەکرێ حکوومەت کۆنتڕۆڵ ئەکرێ
ئەوە ئینقلابی پێڵ و نیظامێکی تازە دامەزرێ ئەو شۆڕژگەڕانە و ئینقلاب چیانە سمێ ئەمان دێن حکوومەت و پەرلەمان داگیرەکەن مدەیە یا بن دوایکی لەگەی تەسلیمی حکوومەت و پەرلەمانەکەنەوەێ نازانانی و جۆرە شتێکی تایبەتە بە عێراق دایهێنەوە تۆ کە ئینقلابە بێ شۆڕژ لە بێ کە دەست بەسەر حکوومەت و پەرلەمانەگیرە هەنێ سیستەمە کۆتایی پێات سیستەمێکی کنوێ دێتە ئارەوە نیە ئەو دۆخی لە عێراقیە تا ڕاتێکی زۆر تایبەتە تایبەتانی شتێکی عجایبە ڕاست عجایبە بەڵام کاکدایەت باوەڕ دوایە کە لە ڕووی قانونیەوە دەرچەیەکی قانونی هەیە بۆی کە عێراق لەم دۆخ و لەم مەعزاقە تێپەڕێت هیچ دەرچێکی قانونی نییە سێ حەل هەیە بۆ عێراق یەکەم لایەنە سیاسیەکان کۆمەلگا عێراقی دان بە دیموکراتیت و ئازادی و مافی یەکتریا بن و یەکتری قوبولکەن یاوەتە عێراق تەقسیم لێ بەسەر سێ بەشە سنە حکمی خۆی بکە کورد حکمی خۆی بکە شیعە خۆش تێ نەمێنە بە ناوی عێراقەوە یاخود دیکتاتۆرێکی وەکو سەدام بێ بە هێز و سەرکردکردن عێراق کۆنتڕۆڵ کاتەوانی و حکمی دیکتاتۆریەت بگەڕێتەوە بە عێراق ئەدنا من لە هەولێر کۆڕێکم بەس نەک لەسەر عێراق لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئازادی و دیموکراتی بۆ لە شەرق ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناچەسبێ وەکو لە غەربە ئاچەسبێ خۆی ئازادی و دیموکراتی وەکو خواردن وایە ئینسان بە پێی مەعیدەی خۆی ئەبێ ئەو خواردنە بخوا ئەگەر زیاد بخوا ئینتەلا ئەکات دەسەمومەکە ئەگەر کەمیش بخوا تێری پێ ناخوا ئەبێ ئازادی دیموکراتی دەبێت لەگەڵ وعی جەماوەرا بێ ئەو جەماوەرە ئەگەر زیاد لە حەدی عەقڵیەت و ڕۆلادی ڕۆشنبیری وعیان ئازادی دیموکراتی ئەبێتە لولەڕی ئێوە بینەران ئەبێتە بەرەڵای وەکو ئێستای عێراق وەکو یەمەن وەکو لیبیا ئەوانە ئەگەر کەمیشی بدەیتێ ئازادی وەکو سەردەمی سەدام و حوسنی مبارەک و عەلی عەبدوڵڵا ساڵح ئەبێتە دیکتاتۆری ئەبێ مستەوای عەقڵی میلەتەکە بێ پێش ئەوەی تۆ سیستەمی دیموکراتی لە وڵاتێکا بچەسپێنی ئەبێ عەقڵێتی ئەو میلەتە بگۆڕی ڕۆشنبیریکی وعی بە قووەتکی کە ئیستیعابی ئەو ئازادی دیموکراتی بکەیت و ئازادی دیموکراتی جلێک نییە بیگۆڕێتە ئەمانە ئەبێ استیعابی عەقڵ یعنی یا ئەبێ وعی سەقافەتی میلەتی عێراق بگۆڕێت لە ئاستی ئەو ئازادی دیموکراتی بێ کە هەیە یەکتر قوبوڵکردن بڕابوون بە دیموکراتیت جێبەجێکردنی دەستور ڕێزکردن لە مافی مرۆڤ لە مافی ئافرەت مناڵان ئەوانەی کە باسەکەن ڕۆژانە ئەوانە بێت یا ئەوە تا عێراق پارچە بێت و کورد حکمی خۆی بکە سنە حکمی خۆکە شیعە حکمی خۆی بکە یا ئەوە تا ڕژێمێکی دیکتاتۆری وەکو سەدام یا لە سەدام دیکتاتۆریش بێت عێراق کۆنتڕۆڵ کاتەوانێ کەس نەبێت ڕاستە کاکی دایەت کورد کە لە گۆشەنیگای خۆی سێری دەستوری عێراق ئەم حەڤە ساڵی ڕابردووەکە واست تەماشایەکە بۆ نمونە گەر ئەم دەستورێک بێت تا ڕادەیەک بەش لە خواستەکانی کوردی تیاجێ بێت بوو بێتەوە ڕەنگە کوردیش دەستبەرداری زۆر مافی خۆی بوو بێت و ئەو دەستورە ژێکزار دەستورێکی ئەوەندە قەشەنگ و پێشکەوتوو نەبێ بەڵام سەبارەت بۆ کۆی جەنابەت باسێککە بە سە ساڵی ڕابردوو دەستورێکی لەمە باشتر نەبووە و دەستورەکە کۆمەڵی خاڵ و بڕگەشی تایە کە بۆ کورد گرنگن و ڕێگە ینی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی دەستوری و یاساییە ناسێنێ لە ڕووی زۆر دەسەڵاتەوانێ ئەم هەرێمە خاوەنی قووەت و هێزی پێشمەرگە و پاراستنی خۆی و حتا لە پرسی وزە و نەوتە کۆمەڵە دەسەڵاتێکی ئەو بەهرێمی کوردستان لەوەی کە هاوبەشی بکات لە دەرهێنان و فرۆشتنی نەوتە بەڵام کورد ئەوەی کە ئێساس پێکرێ مەترسیەکی هەیە لەوەی کە دەستور هەڵپەسێرێت و دواتر نووسینەوەی دەستورێکی تر جارێکی تر کورد تووشی گەڕانەوە بۆ مەڕەبعی یەکەم و ئیشکالەتی گەورە بێ خوێنەوە جەنابەت چییە بۆی کە هەستەکەی هێز و لایەنە عەرەبیەکان کار ئەکەن بۆی کە ئەم دەستورەوە لابنێن و دووبارە کار بۆ نووسینەوە دەستورێک تر بکرێ ئەوەی کوردستانی پاراستووە و کوردستانی ڕاگرتووە لایەنی بەرامبەرنی عەرەب یعنی نەرم بووە باش بووە لەگەڵمانە دووشت بووە یەکەم هێزی پێشمەرگەی کوردستان کە دیفاعی لەم قەوارەیە کردووە دومیش ئەو دەعمەی نێودەوڵەتیە کە هەیە هاوپەیمانان بۆ کوردیەکەن ئەنا لە ساڵی 91ەوانێ هەتاوەکو ئێستا ئەگەر هێزی پێشمەرگە نەبووایە یا پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتیمە بێ و سێودوو هەرێمی کوردستانی ئەسڕیەوە دەستورێک بەس بە نسبەت کوردەوە مثل مادەکانی کەوە ناچوو مافی سونەش هەیە مافی شیعەش هەیە هەر مافەکانی کورد نزیکی 60 قوسور مادە
جێبەجێ نەکراوە لە دەستورە ئێدەوە سڕکردن نیە چییە یان چی ئیشێ بۆ دەستورە کراوە من پێ دەڵێم تەنها لە هەرێمی کوردستانە بەسیترین شت چییە عێراقی ئیتیحادیە عێراقی فیدراڵی تەنها کورد ئەڵێ هیچ بڕۆ لە هەرێمی کوردستان بڕۆ بۆ دیوانێ یەکێ نا لە عێراقی فیدراڵی عێراقی ئیتیحادی دەستور سڕ کراوە کە تۆ ئیشی پێ نەکە یانشی نادی سەرچە لە بعد 2007 تەواو بووە کە بە گەڕاتەوە سەر کوردستان تا ئێستا 2022 یعنی چەند ساڵ لە 2007 تا ئێستا زیاتر لە 15 ساڵەکە پێشمەرگە بەشێکە لە سیستەمی بەرگری عێراق تا ئێستا وەزارەتی دیفاعی عێراق بەرگری عێراق چه هاوکارێکی پێشمەرگە ئەوەی کە لە خارجی شەوەیە ئەمان ڕێ لێگرن و بە زەحمەت بەدەستت دەگات زمانی کوردی وەکو وتم لە زاخۆ تا فاو زمانی فەرمی عێراقە تەنها لەم 4 محافەزەیە قسەی پێکرد لە کەرکووکیش فەرمی نییە کە بەشێکە لە کوردستان و داگیر کراوە یعنی دەستور سڕ کراوە کاگیداد بەرە کۆتایی بەرنامەکە چین پێم خۆشە ئەوە بزانم کە تەسەوڕ و پێشبینی جەنابەت بۆ داهاتوو ئەوەیە کە بۆ نمونە لە ڕۆقانونیەکەەوە هەرێمی کوردستان دەتوانێت لە عێراق خۆی بپارێزێت یان ئەو بەرگە و مادانەی کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە هەرێمی کوردستان چاوەڕوانی چی لەیەکە لەوەی کە گوشاری زیاترێ خرێتە سەریان ئەتوانێت لە ڕێگەی قانون و لە ڕێگەی دەستوری عێراق و لە ڕێگەی پەنابردن بۆ مافە دیموکراتی و پەرلەمانیەکانی ئەو دەستکەوتانی هێتی بیپارێزێ دەستکەوتانە و پێشتر ئێستا پرسیاری پێشوەتر دەست پاراستنی ئەو دەستکەوتانە بە یەکگرتووی لایەنە سیاسەکانی کورد بە یەکگرتووی هێزی پێشمەرگەی کوردستان دەپارێزرێ و بە داعمی نێودەوڵەتی چونکەم ڕاستە مافە دەستوریەکان پێشێل کراوە بەڵام تۆ لەکوێ هەوڵی بۆی بە سکاڵا بە قانونی ئەوە ئەنجومەنی باڵای داروەری عێراقیە بۆتە تەڕەفێک بۆ فشاری سیاسی زەخت لە حکومەتەکە تۆش داواش بەرزەکەی تۆ چێتە بەدەستی ئەو خۆی بۆتە لایەنێکی سیاسی و پشتی سیاسی و دژایەتی هەرێمەکە هیچ پارێزراوێک بۆ ئەزمموی کوردستان و هەرێمی کوردستان ئیلا و دووخاڵە نەبێ یەکگرتووی خۆمان و هێزی پێشمەرگەی کوردستان و لە دەستنەدانی داعمی نێودەوڵەتی کاکیدایەت جەمال قەرەداغی مافەرۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤا و سوپاس بۆ هەموو شیکردنەوەکانت سپاس دەکەم خۆشحاڵم ویواستە کەوتتان بۆ هەروایە مەش زۆر سپاس ئازیزان بەم جۆراتی نە کۆتایی بەرنامەی ڕاڤا تا ڕاڤەیەکی تر بەخواتان ئەسپێرین